خەڵکی کوردستان لە یاگەدار بێت ولا هەمان کاتیشدا باسییان لە کردنی کارەبا کرد لە تورکیاوە ئێمە ئەو هەڵەمان بە مەترسیدار زانی لەبەرەوەی کە کۆمەڵێک لێکەوتەی زۆری هەیە باسییان لەوە کرد کە هەر مێگاوات کارەبا کە دەیکردن کیلۆوات کارەبا 100 سنتیان لەسەر دەکەوێت خۆتان دەزانن کە 1 مێگاوات کارەبا 1000 کیلۆواتە بەمەش نزیکەی 120 میلیۆن دلار بۆ هەر ساڵ لەسەر حکومەت هەرێمی کوردستان دەکەوێت بۆ 3 ساڵ کە پلانێکی درێژخانی حکومەت هەرێمی کوردستانە ئەم ڕێژێ دەکاتە 360 میلیۆن دلار ئێمە تێبینیت دیمان لەسەری هەبوو چکە بە هەمان ئەو بڕەپارەی کە حکومەت باسیەوە دەکات دەتوانین کۆمەڵی کوردەکاری ناوخۆی محلی پێ جێبەجێ بکەین و چێشەی کارەبای پێ چارەسەر بکەین یەکێک لەمانە ڕاکێشانی بۆڕی غازە لە کۆرمۆرەوە ئێمە 400,000 پێستێجا غازی سروشتی کۆرمۆرمان هەیە لە ئێستادا ئەم ڕێژەیە ئەگەر حکومەت بێوێت تەتوێڕی بکات بە ڕێژەیەکی زۆر باش تەتوێر دەکرێت و زۆر ئاسانیش دەکرێت و ئەم بۆڕیە ڕابچێشرێت کە ماوەی ساڵێک و 6 مانگ تەواو دەبێت بۆ دهۆک بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ یەکەم حەتەکانی کارەبا بەکار بخرێنەوە و کاریان پێ بکرێت لەم چوارچێوەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خوشی بەڕێزم خاتوشنۆ پرۆژەیەکمان لە مانگی 4 ساڵی 2019 تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە بۆی کە بەرهەمهێنانی کارەبا لە خطواتی جیاوازەوە بەرهەمهێنین وەکو زەنێبووەکان پرۆژە یاساکە لە مانگی 4 تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمان کراوە بە ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمان و لە مانگی 10 نێردراوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە سێ تەوەری سەرەکی هەیە بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی با لە ڕێگەی هایدرۆپاوەرەوە و لە ڕێگەی تاقەی شەمسی شەوە هاوتەریب لەگەڵ سۆلەر بۆیلەریش طبعا ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە گرنگجێکی ئەوتۆی هەیە کە توانێت کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان بەڕادەیەکی باش چارەسەر بکات کە هەردوو ئاماژە سەرچەکە دەپێچێت یەکەمینیان زیادکردنی بڕی بەرهەمهێنانی کارەبا و لە هەمان کاتیشدا کەمکردنەوەی کرێسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام جێگەی داخە کە حکومەت هەرێمی کوردستان لەم ئاسە تا ئێستاش کەڕە نەیتوانیوە کە وەڵامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بداتەوە نەیتوانیوە داوای پەرلەمانتارانیش جێبەجێ بگەێنێت و ئەلانی کەم بتوانێت وەڵامی سەرۆکایەتی پەرلەمان بداتەوە پرۆژێ بخرێتە بەرنامەی کارەوە و ئەم گلەیە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی شەڕاستە کە تا ئێستا پرۆژەکان نەخسۆتە بەرنامەی کار بە بیانەوەی کە تەبەعی مالی هێناردویانە بۆ حکومەت ماوەی ساڵێک و 6 مانگە لە حکومەت هەرێمی کوردستان تا ئێستا وەڵامەکەی وەرنەگرتووەتەوە لێرەوە پەیامە بۆ یە کە حکومەت هەرێمی کوردستان زوو بە زوو وەڵامی ئەم پرۆژێ بداتەوە گەل لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە بۆ بتوانین کێشەی کارەبا لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکەین بۆی ساڵانە ئەم کێشەیە تکرار نەبێتەوە بۆ ناوەڕۆشی پرۆژەکە دەرفەتدەم بە خوشی بەڕێزم خاتوشنۆ بۆی کە ناوەڕۆشی پرۆژەکە باس بکات سپاس بۆیەوە بەنای خۆی گەورە هەموو لایەکان بەخێر بن ئەمە وەکو برای بەڕێزم کاکەڕوان ئاماژەی پێدا لە بەرواری 9 2019 ئێمە ئەم پرۆژەیەمان کە بەنای بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزە نوێبووەکان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە لە چواردەی 2019 ئاراستەی لەژنەی پەیوەندیدار یاسایی و هەروەها سەرۆکایەتی حکوومەت کرا ئەمڕۆ ساڵێک و 3 مانگ بەسەر ئەم بەروارانەدا تێپەڕ دەبێ حکوومەتەوەکو ئێستا وەڵامی ئەم پرۆژەی نەداوەتەوە وزەنوێبووەکان سێ جۆری سەرەکی لە خۆی ئەگرێ کە جۆری زۆریان هەیە بەڵام هەر سێ جۆرە ئەساسیەکەی تۆرباینی باە کە وزەی با بەبێ ئەوەی هیچ سوتەمەنێکی بوێ دەگۆڕێ بۆ وزەی کارەبا و هەروەها تاقەی شەمسی کە وزەی خۆر هەم بە گەربی هەم بە ڕووناکی دەگۆڕێ بۆ وزەی کارەبا و هەروەها تۆرباینی گۆییە کە لە وێزگە کار و ئاویەکاندا ئەنرێ لە نێوان بۆریەکان کە توانای بەرهەمهێنانی کارەبا بۆ دوو هێندە زیاد ئەکا خێرایی ئاوەکە زیاد ئەکا ئێمە لە بەشێکی مادەکە ئاماژەمان بۆ کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان ملزم دەبێ بە دابینکردنی کارەبا لە ڕێگەی دانانی تۆرباینی با بە ڕێژەی لە سەدا دا و هەروەها بە گوێرەی ئەو دراستانەی کە لە بەڕێوەبەرایەتەکانی کارەبای پارێزگاکان کراوە بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ داتا وەرگیراوە هەموو ئامادەکاریە کراوە کە هەر کاتێک بارودۆخی هەرێمی کوردستان گونجاو بوو ئەم تۆڕەباییانە بهێنرێنە هەرێمی کوردستان و سوودیان لێوەربگیرێت و هەروەها لە هەر شوێنێک کە گونجاو بوو تۆڕەباییەکاندا دەنرێت بە نمونە دەکرێت لە جوتساییدەکاندا بنرێت و هەروەها لەو شوێنانی کە ڕێژەی بای زۆرە و هەروەها تاقەی شەمسی لەو شوێنانی کە وزەی خۆر یاخود گەرمی بەهێزە دەکرێت تاقەی شەمسی دابنرێ و هەروەها ئێمە دوو وێزگەی کارۆئاویمان هەیە لەو دوو وێزگە کارۆئاویە دەکرێت سپێریکەڵ تۆرباین دابنرێت کە پێی دەگوترێت تۆرباینی گۆیی لە نێو بۆرەکاندا دەنرێ بە نمونە لەو دوو وێزگە کارۆئاویە کە هەمانە هەڵەنە بم 650 مێگاوات کارەبا بەرهەم دێنرێت ئەگەر ئەم تۆرباینە دابنرێت ئەم ڕێژەیە دەبێت بە دوو هێندە و هەروەها خاڵێکی تری گرنگ لە یاساکەدا کە ئێمە لە ڕەشنووسی یاساکەدا کە ئێمە ئاماژەمان پێ کردووە سۆلەر بۆیلەرە هەمومان دەزانین کە ئەو تێچووە زۆرەی لە کارەبا هەیە زیاتر بۆ گەرمکردنی ئاوە لە سیستمی کارەبای نێو ماڵان و لە هەموو شوێنەکان لە شوێنە گشتیەکان ئەوەی کە کارەبای زۆرتیا خەرج ئەکرێت سەرف ئەکرێ بۆیلەرە ئێمە لە یەکێک لە مادەکان ئاماژەمان بۆدا ئەگەر حکوومەت ئاسانکاری بکە بۆ هاوڵاتیان بۆیلەری خۆری بەکاربێنن کە ڕاستەوخۆ لە سیستمی کارەبای ناو ماڵ دێتە دەرەوە و هەروەها ڕاستەوخۆ لە وزەی خۆر ئەم کارەبایە وەرئەگرێ هەم ئەو خەرجیەی کە بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە 6 بۆ 12 ئەمپێرە لەسەر حکوومەت ئەمە بۆ خەزانەی حکوومەت دەگەڕێتەوە و هەروەها
خەرجی گیرفانی هاوڵاتیان بۆ پارەی 6 بۆ 12 ئەمپێر دەگەڕێتەوە بۆ گیرفانی هاوڵاتیان کە ئەمەش داهاتێکی زۆر بە حکوومەت یاریمی کوردستان دەگەڕێنێتەوە تەنها بەجێبەجێکردنی یەک مادە ئەو سۆلەر بۆیلەرە کە دامرێت لە سیستمی کارەبای ماڵانە لە 150 داهاتی کارەبا دەگەڕێتەوە بۆ حکوومەت و پێداویستەکان پڕ دەبێتەوە ئێمە پێمان وایە لەم قۆناغی هەرێمی کوردستان پێویستە دابینکردنی کارەباس فرە سەرچاوە بکرێت و هەروەها ئەم پرۆژە ئەم وزە نوێبووەکان ئەم ئامێرانە بە دۆستی ژینگە ناسراون هەم خەرجی لەسەر حکوومەت کەم دەکەن و هەم داهات زیاد دەکەن و هەم خەرجی لەسەر گیرفانی هاوڵاتی حکوومەتیش کەم دەکاتەوە. زۆر سپاس.